وزير نافخوا یا بره یا اسرائیل ایلی تشاکیت گوت دوی اسرائیل و امریکا پشتگیری کردان بکن و ری ندن سر حکومت ترکیه اردوغان که زیانه بگینه کردین روجاوای کردستانه. شاکیت لسر حساب خوال پلاتفورما ایکس پیامک بلاف کرد گوت سر حکومت ترکیه رجب طیب اردوغان بده جاران لسوریه جگروپین جهادی خواستیه زرار بگینن کردان و دوی اسرائیل به پولیتیکا که چالاک ریل بر و ایرشه بگره. هر وها دبیجه در فتحه که کرد و دروزی بین خورد کرن و هیزن خراب بین لاواس کرن. دبیجه پیوست اسرائیل لگل 45 میلیون کرد هف پیمانیه که استراتژیک آوا بکه. آرثر پای اندام کمیته پشتگیری روز آواج واشنگتن لگل منه بریز پای خیراتی چکدارین اپوزیسیون سوریه من بچ کنترل کرن در باسی روجلات فرات دبن امریکی جی دبیجن امره نادن لی امریکی چی قاس بیجن ری نادن ایرش دبن چما امریکی د پراکتیک دا بیدنگن لامریوان ایرشین چکدارین سر به ترکیه با Oh, then Bosch, Boss, thank you for having me. It's a very good question. زور باشا. أزاني بجوك لجولكان أمريكا وكو هاوبيمانيا كذا كان شو ديمقراط ناصراوة لسوريا بلام لواقع أم بيونديا هميشة سنوردار بوا تنيا بو بس راوتو أوبراسيون سرباز دج بداعش بكريت بدڵنیاییەوە هەروەکتۆ خەڵکی تریشە زانێت کە تورکیا ئەندامی ناتۆیە و ئەمە دووەم خاوەن دووەم گەورەترین سەربازیە لە ناتۆ بۆیە ئەمریکا هەمیشە بە وریایی ئەو مامەڵە ئەکات لەگەڵ ئەوەی کە بەرپرسیاتی بخەڵ سەرشانی تورکیا و مامەڵێکی تایبەت لەگەڵ تورکیادا بکات هەر شتێک کە تورکیا بیکات لەگەڵ لە چوارچێوەی بابەتی سەربازی بە جۆرێک لە جۆرەکان بە ڕەزامەندی ئەمریکا بووە بە سیاسی بێت دیپلۆماسی بێت پشتگیری کردووە ئەوەی کە ئێستا ڕوودەدات لە منبج ئەمە شکستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە لەوەی کە شتێکی کۆنکریتی ناکات بۆ ئەوەی کە تورکیا بگەڕێتەوە لەو هەنگاوە جگە لە قسەکردن ئەمە تاوەکو ئێستا بۆم جۆرە دەرکەوێت ئەم داینەمایکتیە ئەم شتەی کە ئێستا ڕوودەدات ئەمە چەند ساڵێک کە هەروایە ڕوودەدات تورکیا هەمیشە هێرش دەکات لە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا تەنانەت ناوچە سیڤیلەکانیش دەکاتە ئاماژ ئەمریکاش هیچ نەکردووە ئەم ئێستاژە هیچ ناکات ئەمریکا حتا نات شتێک نەکرێت دەبێژە ئەمریکا وێ هەر شتێکی نەکە یانی وێ بێدەنگ بمینە گۆرنەرێنەتە بەرامبەری وان پێشکەتنێن چەکداران لە جهنگ و امریکی لوی دارینه. قرصە ئەوە بڵیت چونکە شتەکان زۆر بە خێرایی و بە پەلە گۆڕانکاری تێدا ڕوودەدەن هەندێک جار ئەمریکا تۆزێ کاتێوێت تاوەکو هەڵوێستێکی کۆنکریتی وەرگێت و ئەوەشان لەبیر بێت ئەمریکا ئێستا لە سەروبەندی گۆڕینی ئیدارەکانە ئیدارەکەی بایدن وا کۆتایی دێت و ئیدارەی ترامپ لە مانگی یەک دێت بۆیە ئێستا قورسە پێشبینی ئەوە بکەیت کە دۆناڵد ترامپ چی دەکات و بە دیاریکراوی دۆناڵد ترامپ قورسە پێشبینی بکەیت کە چی دەکات و چی ناکات بەڵام ئەوەی کە گرنگە لێرە باسی بکەین ئەوەیە کە ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو ئێستا من کە ئەندامێکی ڕێکخراوی تایبەت بە ڕۆژاوایە ئێمە داوا دەکەین کە لە خەڵک لایەنەکان دەکەین ئەوانە کە پشگیری لە کوردانی سووریا دەکەن و گەلی سووریاش دەکەن بۆ ئەوەی کە لە سووریایەکی سربەخۆ ئازاد بن تاوەکو مافی هەموو پێکاتەکانی تێدا بێت و داوا لە کۆنگرس دەکەین بڕیار و یاسای بەپەلە دەربکەن تاوەکو سەرکۆنەی کردارەکانی تورکیا بکەن و تورکیا بەرپرس بزانن لەم کارێکە کردوێتی و سزای ئابووری بخەنە سەر تورکیا و
دان بۆدا بنێت بەو ئۆتۆنۆمیەی کە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا هەیە وەکو قەوارەیەکی تەواو یاسایی و پشگیریەکی تەواو درێژخایەن بۆ هێزەکە لە سووریای دیموکرات ئەوان دەتوانن هەر کارێ بکەن کە دۆناڵد ترامپ بتوانێت پشگیری بکات. هون لأمريكا يعني دكارن هێزەکە وها لۆبیەکە وها خورد کۆم بکەن کۆ بکاربن تأثیرێکی لە ئەمریکا بکەن مەسەلاً ئەمریکا هەلوەسەکە جدی نیشان بدە کۆ ئەف چەکدار جارەکەدن دەرباسی ناوچەیەن ڕێبەبەریە خۆسەر و ناوچەیەن کوردی نەبن؟ ئەوەی کە ئێمە دەتوانین بیکەین ئەوەیە هەوڵدانە ئەگەر خەڵک بچێت و پشگیری لەو ماڵپەڕی ئێمە بکات ڕۆژاوا.com دەتوانن زانیاری کۆبکەنەوە لەسەر ئەوەی کە ئێمە چ کارێک دەتوانین بکەین. ئێمە داوا لەو کەسانە هەندێک کەسەیە چالاکن هەندێک کەسەیە بەرپرسن دەتوانین ئێمە پەیوەندیان پێ بکەین و دەشکەین و بۆ ئەوەی ئەوان پەیوەندی بکەن بە ئەندامانی کۆنگرس ئیمێل پەیوەندیان پێوە بکەن و پێشیان بڵێن کە پشگیری لە ڕۆژاوا بکەن. ئەمە من لە ڕووی دەستوریەوە قسە دەکەم لە ڕووی یاساییەوە قسە دەکەم کە ئێمە دەتوانین بەو ڕێگەیەوە دەتوانین ئەو کارە بکەین. بەڵام بەدڵنیاییەوە ناتوانرێت ئەمە لە ڕاستیە لەوانەیە لە بەرژەوەندی ئەندامانی کۆنگرس نەبێت بەوەی کە سیاسەتی ئەو سیاسەتە تۆندەی کە تورکیا دڕندەیە کە تورکیا لە ئاس کەمینەکان لە ئاس کورد لە ڕۆژاوای کوردستان دەیکات ئەمە بەدڵنیاییەوە بەدڵی ئەندامانی کۆنگرسی ئەمریکادا نییە ئەمە شتێک نییە کە ئەوان جێگەی پەسەندیان بێت. لێرە شەڕێک هەیە شەڕێک تایبەت بە داهاتوو بە ئایندەی سووریا چۆ گۆڕانکەری زۆر لە سووریادا ڕوودەدات. ئەم کاتەیە کە خەڵکی سووریا دڵیان خۆشە ئاهەنگ دەگێڕن و دەبینیدە زیندانیەکان ئازاد کراون ئەو پەیکەرانەی ئەسەد دەڕوخێندرێ و دەشکێندرێن بەڵام هاوکات بارودۆخەکە قورس و هەستیارە هەمویان بە وریاییەوە تەماشای ئایندەی سووریادا دەکەن. بەڵام ئێمە دەبێت بیلەوە بکەینەوە لە سووریا چه حکومەتێک دەبێت ئایا بە چه ئاراستەیەک دەڕوات بۆیە ئێستا کاتێتی کە پشگیری لە ئۆتۆنۆمیەکی دیموکراسی بکرێت بۆ لە ڕۆژاوای کوردستان. گەلێکی سپاس ئارثەر پای ئەندامێ کۆمیتەیە پشتگیریە ڕۆژاوا ژ ئەمریکا ژ واشنگتن.